سوپای خۆی گەورەتان لەبێ خۆشەویستان. نزیکترین ئەستێرەیە لە ئێمە سەرچاوەی ڕووناچی و گەرمیە. ژیان لەسەر هەسارەی زەوی بەویەوە بەندە. ئێمە لە ئەڵلقەکانی پێشووتر باسمان لە ئەستێرەکانی نێوگەل ئەستێرەی ڕێکاکێشان کرد کە ئاماژەمان بەوەدا نزیکەی وەک فەلەکناسان دەڵێن 400 ملیار ئەستێرە تەنها لە نێوگەل ئەستێرەی ڕێکاکێشاندا هەیە و نزیکەی 200 ملیار گەلەستێرە تاوەکو ئێستا لە نێو گەردوونی بینراودا دۆزراونەتەوە و هەڵبەتە ڕۆژ لە دوای ڕۆژ ئەو ژمارەیە ئەگەری زیادبوونیشی هەیە. بە هەرحاڵ مەدەین باس لە گەلەستێرەی خۆمان دەکەین و باس لە ئەو ئەستێرە دەکەین کە سەرچاوەی ڕووناچی و گەرمی نێو هەر هەموو سیستەمی خۆرە. باسمان لە باسی ڕۆژە The Sun نزیکترین ئەستێرە لە زەوی و تەنی ناوەڕاستی سیستەمی خۆر. ماوەیەکی زۆرە مرۆڤ لەوەتەی چاوی هەڵێناوە لەسەر هەسارەی زەوی سەیری ئەو دیسکە ڕووناکە دەکات لە ئاسماندا و لە سەرەتادا زۆر لە نەتەوەکان وەک خواوەندێک پەرستویانە، بەڵام دوای دەرکەوتنی زانست و پێشکەوتنی بوارەکانی فیزیا و فەلەکناسی دەرکەوت کە ئەوە یەکێکە لە مەخلووقەکانی خوای گەورە و میهرەبان، تەنها یەکێکە لەو ئەستێرانەی کە لەبەرەوەی زەوی لی نێزیکە بۆیە بەو شێوە و بەو قەبارە و بەو ڕووناچی و گەرمیە لێمانەوە دیارە. کەواتە خۆر هیچ جیاوازێکی نییە لەگەڵ ئەستێرەکانی ئاسمان. ئەو دیمەنانەی کە لە بەرچاوتانە ئازیزان وەکو دەیبینن خۆر ئەگەرچی لە هەموو ئەستێرەکانی ئاسمان لە ئێمە نزیکترە بەڵام مانەوە نییە لە هەموو ئەستێرەکان گەورەترە. بەردەوام لەسەر خۆر تەقینەوەی زۆر گەورە ڕوو دەدات. بڵێسە و ڕووناچیەکانی وای کردووە هەموو سووچ و کەلەبەرە هەرە تاریکەکانی نێو سیستەمی خۆر تا مەودای نزیکەی 9 ملیار کیلۆمەتر ڕۆناک بکاتەوە. لەسەر زەوی ئێمە کاتێک کە سەیری خۆر دەکەین بەو شێوە و بەو ڕەنگە دەیبینین. لە پێش چاوی ئێمە خۆر ڕەنگی سپیە، بەڵام لە بۆشایی ئاسماندا ئەگەر لە بۆشایی ئاسماندا سەیری بکەین واتە لە بەرگە هەوای زەوی دەرچین خۆر بەو شێوەیە وەکو تۆپێکی ڕەنگ زەرد خۆی نیشان دەدات. خۆشەویستان، ئێستا کە بە یەکەوە گەشتێک دەکەین لە ژمارە سەرسوڕهێنەرەکانی ئەو ئەستێرەیەدا نزیک دەکەوینەوە. با بزانین خۆر چییە بەنسبەت زەوی وە لە ڕووی فیزیای فەلەکناسیوە چی دەربارەی زانراوە. خۆر بارستەیەکی هایدرۆجینی گرگرتووە لە ڕێگەی هێزی ناوچیەوە گەرمی و ڕووناچی و تیشک دەبەخشێتە هەموو لایەک. سیستەمی خۆر لەو سەر بە ئەو سەر تەنها لە ڕێگەی خۆرەوە گەش و ڕۆناک بۆتەوە و گەرمی پێدەگات. خۆر لە ڕووی فیزیاییەوە چەندین خەستەی زۆر سەیر و سەمەرەی هەیە. با هەندێکیان لەوانە وەربگرین. تیرەی خۆر 1,342,684 کیلۆمەترە، بە واتایەکی دی خۆر و تیرەکەی 109,000 ئەوەندەی تیرەی زەوی خۆمان دەبێت. بارستایی خۆر وەکو ئەستێرەیەکی تەمەن مامناوەندی و قەبارە مامناوەندی بارستایەکەشی دەگاتە 330,000 جار ئەوەندەی بارستایی زەوی. بە واتایکی دیکەش دەتوانین بڵین تەنها خۆر لە نێو هەر هەموو سیستەمی خۆردا 99% هەموو بارستایەکەی لە خۆ دەگرێت. واتە تەنها ئەوەی دەمێنێتەوە کە لە 100% بریتە لە کۆی بارستایی هەر هەموو هەسارەکان و پاشکۆیەکان و
کلکدارەکان و تەنە ئاسمانیەکانی تر وەکو نەیزەک و هەسارۆکەکانی نێو سیستەمی خۆر. بەم واتایە سەدا 99 بارستایی سیستەمی خۆر تەنها لە نێو خۆردایە. نێوەندی دووری ئێمە لە خۆر چەندە؟ فەلەکناسان دەڵێن نێوەندی دووری واتە نە دوورترین خاڵ و نزیکترین خاڵ دەگاتە 1,496,000 کیلۆمەتر و بە ماوەی 8 خولەک و 19 چرکە ڕووناچی خۆر دەگاتە زەوی. ئێمە باسمان لەوە کرد کەوا خێراترین تەن لە نێو بۆشای گەردووندا تیشکە یان ڕووناچیە کە بە خێرایی 300,000 کیلۆمەتر لە یەک چرکەدا دەڕوات. بەم شێوەیە ماوەی نێوان ئێمە و خۆر بە ساڵی ڕووناچی و مانجی ڕووناچی و هەفتەی ڕووناچی و ڕۆژی ڕووناچی و تەنانەت بە کاتژمێری ڕووناچی مەزەندە ناکرێت، بەڵکو ماوەی نێوان ئێمە و خۆر 8 خولەک و 19 چرکەی ڕووناچیە. ئێستا کاتێک کە سەیری خۆر دەکەین لە نێو گەلەستێری خۆماندا تەمەشا دەکەین خۆر بە مەودای 26,000 ساڵی ڕووناچی لە چەقی گەلەستێرەمانەوە دوورە. ئێمە باسمان لەوەش کردبوو لاڵقەکانی پێشتر کە گەلەستێری خۆمان ڕێکا کێشان تیرەی بەلایەنی کەم دەگاتە 100,000 ساڵی ڕووناچی. بەم واتە چەند هەزار ساڵێکی ڕووناچی دیکە ماوە لە دواوەی خۆر تاکو دەگەینە قەراغی گەلەستێرەی ڕێکا کێشان. بێگومان خۆر لەگەڵ هەموو ئەستێرەکان بە یەکەوە بە دەوری چەقی گەلەستێرە دەسوڕێنەوە یان دەخولێنەوە. ئەو خولانەوەیە ماوەیەکی یەکجار زۆری گەرەکە، چونکە قەبارە و تیرەی گەلەستێرەمان یەکجار زۆر گەورەیە. سۆرانی فەلەکناسی دەڵێن لەوەتەی خۆر دروست بووە و سیستەمی خۆر دروست بووە بە خێراییەکی دیاریکراو لە نێو ئەو گەلەستێرەیەدا دەڕوات. خۆر بەخۆی لەگەڵ هەر هەموو هەسارەکان و هەرچی تەنێکی ئاسمانیە لە نێو سنووری سیستەمی خۆردا بە ماوەی 20,250,000 ساڵ جارێک خولێک بە دەوری چەقی گەلەستێرە تەواو دەکەن. خێرایی خۆر بێ ئەوەی ئێمە هەستیشی پێ بکەین، هەڵبەتە کە لەگەڵی دەڕۆین دەگاتە 220 کیلۆمەتر لە یەک چرکە. کەواتە خۆشەویستان، خۆر وەکو کەشتێکی ئاسمانی مەزن و زەبەلاح زەوی و هەموو هەسارەکان بەیەکەوە لەگەڵی بە خێرایی 220 کیلۆمەتر لە یەک چرکە لە نێو بۆشایی گەلەستێری ڕێگاکێشان دەڕۆین بێ ئەوەی هەست بەو ژمارە یان بەو خێراییە یەکجار زۆرش بکەین. هەر کەشتێکی ئاسمانی بێوێت دەرچیت لە هێزی چێشکردنی خۆر یان لە ڕووی فیزیاییەوە کە پێی دەڵێن خێرایی دەرچوون لەسەر خۆر دەگاتە 670 کیلۆمەتر لە یەک چرکە. واتە هەر تەنێک کە بێوێت لەسەر خۆردا هەڵبستی و خۆی لە هێزی چێشکردنی ڕزگار بکات نابێ خێراییەکەی لە 670 کیلۆمەتر لە یەک چرکە کەمتر بێ، ئاجینا جارێکی تر خۆر بۆ خۆی ڕاپێچی دەکاتەوە. ئەوەش دەڵوی فیزیایەوە پێ دەڵێن خێرایی دەرچوون. هەروەها پلەی گەرمی ڕووی خۆرمان هەیە وەکو ئەستێرەیەکی گڕگرتوو لە ئاسمان، بەڵام پلەی گەرمی ڕووەکەی نزمە بە بەراورد لەگەڵ هەندێک ئەستێرەکانی دیکەی ئاسماندا. بە هەر حاڵ پلەی گەرمی ڕووی خۆر ئێستا 6,000 پلەی سەدیە و بەڵام لە ناو جەرگەکەی واتە لە کاکڵەکەیدا کە کارێکتەرە ناوچیە مەزنەکەیە پلەی گەرمی لەوێ دەگاتە 20 تا 25 ملیۆن پلەی سەدی. ماوەتەوە بڵین تەمەنی خۆر بە پێی دوایین لێکۆڵینەوە و دەرەنجام گەیشتۆتە 4 ملیار و 570 ملیۆن ساڵ.
ئازان ئێستا دەچینە سەر بابەتێکی دیکە، بابەتێکە کە ئەویش پێیوەستە بە خۆر. باسە سیستەمی خۆر دەکەین، زۆر بە خێرا باسی دەکەین. ئینجا پەنا بخوا لە ئاڵلقەکانی داهاتوو ئێمە دەین یەکە باسی ئەو تەنە ئاسمانیانە دەکەین کە خێزانێک پێک دێنن پێی دەڵێن سیستەمی خۆر یان سۆلەر سیستەم. سیستەمی خۆر بریتە لە هەر هەموو خێزانەکەی خۆر لەگەڵ ئەو هەسارانەی کە بە دەوریدا دەخولێنەوە وتە بە دەوری خۆر و ئەو پاشکۆیانەی بە دەوری هەسارەکاندا دەخولێنەوە. جگە لەوەش چەند تەنێکی ئاسمانی دیکەش هەیە کە ئێستا ئاماژەیان پێدەدەم. کەواتە ئێمە دەین باس لە سیستەمی خۆر دەکەین. یەکەم هەسارە کە بە دەوری خۆردا دەخولێتەوە تەنێکی ئاسمانیە پێی دەڵێن ئۆتارت. بەڵام با بزانین پێشەوەی باس لە ئۆتارت بکەین ئاخۆ هەسارە لە ڕووی زانستیەوە چییە و ئایا هەسارە یەک جۆری هەیە یان چەند جۆرێکی هەیە. هەسارە دوو جۆری هەیە، جۆرێکیان پێی دەڵێن بەردینی یان ڕق تەرەستریال و جۆرێکی دیکەشەیە پێی دەڵێن هەسارەی گازی بەست و یان جایەنت گازیەس یان گازیە زەبەلاحەکان. بە واتایە ئێمە کە دەڵێن هەسارەی ڕق یان زەمینی بە واتایە کە ئەگەر هاتوو هەر یەکێک لە ئێمە چووە سەر ڕووی ئەو هەسارێدا نیشتەوە ئەوە هەست بەوە دەکات کە ژێر پێەکەی خاک و خۆڵ و بەردە و چەند چینەیەک لە خوارەوە وەکو جیۆلۆجیەکان باسی دەکەن هەیتی. ئەوە هەسارەیەکی ڕقە، چڕیەکەی گەلێک زۆرە و بارستایەکەشی زۆرە، بەڵام ئەوانە بە زۆری قەبارەکەیان بچووکە. هەسارە خۆی لە خۆیدا تەنێکە کە نەڕووناچی و نەگەرمیشی لێوە دەردەچێت بە پێچەوانەی ئەستێرەکان کە خۆریەکێکە لەوانە و سەرچاوی ڕووناچی و گەرمیە. هەر هەموو هەسارەکان چ لە نێو سیستەمی خۆر یان ئەو هەسارانەی لە سیستەمەکانی دەرەوەدا دۆزراونەتەوە هەر هەمویان ڕووناچی لە ئەستێرێکی خۆیانەوە وەردەگرن. بە واتایە ئەو هەسارەیە ئەگەر ڕووناچی ئەستێرەیەک لە تەچیەوە نەبێت یان لی نزیک نەبێت یان پێی نەکەوێت ئەوە مەحاڵە ئێمە بتوانین ئەو هەسارەیە لە بۆشای ئاسماندا ببینین، بەڵکو وەکو تەنێکی ڕەشی تاریک خۆی نیشان دەدات. هەر کاتێک ڕووناچی ئەستێرەکەی پێکەوت ئەو کاتی بەدیار دەکەوێت. هەسارە ڕقەکان ئەو هەسارانن کە بە زۆری دەکەونە نزیک ئەستێرەکان. وەکو ئێمە باسمان کرد کە سیستەمی خۆر تەنە سەنتەریەکەیە واتە ناوەڕاستێکەیە و هەسارەکانیش بە دەوریدا دەخولێنەوە. هەسارە ڕقەکان بە زۆری ئەو هەسارانن کە خاوەن قەبارەیەکی بچووکن و پاشکۆشیان بە دەوردا دەخولێتەوە و بە خێراییەکی زیاتر لە هەسارە دوورەکانی دیکە بە دەوری ئەستێرەکانیاندا دەخولێنەوە. هەسارە ڕقەکان ئێمە لە نێو سیستەمی خۆردا تاوەکو ئێستا 4 هەسارەمان زۆر بە ئاشکرایی بۆ دەرکەوتووە. هەسارەی عۆتارد، زەوی و هەروەها زوهرە، هەروەها هەسارەی مەریخ. ئەوانە ئەو هەسارانن کە هەسارەی ڕقن و بە دەوری خۆردا دەخولێنەوە. ئەوە بە نسبەت هەسارەی ڕق. هەسارەیەکی دیکەشمان هەیە ئەوەش لە نێو سیستەمی خۆردا هەیە کە بە هەسارە گازیە زەبەلاحەکان ناسراون. هەسارە گازیە زەبەلاحەکان ئەو هەسارانن کە لە سەرەتایی یان لە کاتی دروستبوونیەوە بریتی بووە لە بارستەیەکی سەهۆڵی بەستوو. واتە ئەگەر ئێمە هەر کەسێک لە ئێمە توانی بچێتە سەر هەسارەیەکی گازی بەستوودا ئەوە بە هیچ شێوەیەک خاک و خۆڵ و بەرد لە ژێر پێیەکانیدا نییە. بە واتایەکی دیکە ئەو هەسارەیە یەک پارچە سەهۆڵە لە بۆشایی ئاسماندا بە دەوری ئەستێرەکەیدا دەخولێتەوە. هەسارە گازیەکان بەوە ناسراون کە قەبارەیان زۆر گەورەیە و بارستاییان گەلێک زیاترە و تا ڕادەیەکی زۆر لە ئەستێرە سەنتەریەکانەوە دوورن. ئەو هەسارانن کە بە مەودایەکی زۆر ماوەیەکی زۆر ئینجا خولێک بە دەوری ئەستێرەکانیاندا تەواو دەکەن. هەسارە گازیە زەبەلاحەکان خاوەن بەرگە هەوای تایبەتی خۆیانن. لە دوایدا چەند نمونەیەک لە نێو سیستەمی خۆر وەردەگرین. ئەو بەرگە هەوایانەی کە ئەو هەسارانە پێچی دەینیتن بە مەزەندەی زانایان هەمان ئەو بەرگە هەوایە کە ڕەنگە چەند میلیۆن ساڵێک پێش ئێستا زەوی وەکو هەسارەیەکی ڕق هەیبوو بێ، بەڵام لە دواییدا نەماوە. هەسارە گازیە زەبەلاحەکان ژمارەیان تا ڕادەیەک یەکسانە یان هاوسەنگە لەگەڵ هەسارە ڕقەکان. بۆ نمونە لە نێو سیستەمی خۆری ئێمە هەسارەی گازی زۆر زەبەلاحمان هەیە. لە سەروی هەمویانەوە هەسارەی مشتەری یان جۆپیتێر کە گەورەترین
هەسارەکانی سیستەمی خۆرە. 1113 جار تەنها لە زەوی گەورەترە، بەڵام قەبارەکەی هەڵبەتە لە خۆر زۆر بچووکترە. هەسارەیەکی گازی وەکو زوحەلمان هەیە، هەروەها ئۆرانۆس و نیپتۆن و پلۆتۆ وەکو لە دواییدا دێنە سەریان و باسییان لێوە دەکەین. کەواتە خۆشەویستان بە کورتی دوو جۆرە هەسارەمان هەیە. هەسارەیەکمان هەیە پێی دەڵێن یان جۆرێکمان هەیە پێی دەڵێن هەسارەی بەردینی یان ڕق، و جۆرێکی دیکەشمان هەیە پێی دەڵێن هەسارەی گازی زەبەلاح. هەسارەی ڕق قەبارەی بچووکترە، بارستایشی بچووکترە، بەڵام هەسارەی گازی قەبارەکەی زۆر گەورەترە، بارستایشی زیاترە و بە ماوەیەکی یەکجار زۆر ئینجا خولێک بە دەوری ئەستێرەکانیاندا تەواو دەکەن و بە خێراییەکی یەکجار زۆریش بە دەوری خۆیاندا دەخولێنەوە. ئەوەی کە باسمان کرد گەشتێکی خێرا بوو بەنێو پێکهاتەی سیستەمی خۆر و ئینشاءڵڵا لە ئەڵلقەکانی داهاتوو وردەوردە دەچینە سەر ئەو هەسارانە و یەکەی کە باسییان لێوە دەکەین جگە لە هەواڵ و دۆزینەوە فەلەکیەکان کە ئەوانش دەبنە بڕگە سەرچەکانی ئەڵلقەی داهاتوومان. تا ئەو کات خواتان لەگەڵ.